بەهۆی بێبەڵێنی حکومەت و دانەمەزراندنیان ژمارەیەک پزیشکی دانەمەزراوی سلێمانی لە بەردەم نەخۆشخانەی شار خۆپشاندانیان ئەنجامدا و داوا دەکەن وەزارەتی تەندروستی پابەندی بەڵێنەکەی خۆی بێت کە لە مانگی 11 ساڵی ڕابردوو بەڵێنیان پێدراوە بۆ دامەزراندنیان. بەڵێ ئێمە پزیشکانی دانەمەزراو لە سلێمانی 288 پزیشکین لە هەرێمی کوردستانیش هەمومان 778 پزیشکین. وتراوە ئێستا تەنها بە قسە بووە، هیچ کتابێکی ڕسمیمان نەبینیوە. ئێمە قسەی وتەبێژی بڵین وەزارەتی تەندروستی و وەزیرەکان کە ئێمە خۆمان بڵێن هە کۆنتاکتمان هەبووە لەگەڵیانە بە شێوەیەکی شخصی تەنها وعدیان پێیاوین. بەڵێ یعنی وعدیان پێیاوین لە مانگی 11 کە ئەڵێن ئێوە بە ئەکیدیدا ئەمەزرێن و دوان ناکەون، بەڵامەوە تا ئێستا و چارەنووسیشمان نادیارە نازانین کەیدا ئەمەزرێن. ئێمە بەردەوامە بین لە خۆپیشاندان هەتاوەکو بە ڕسمی جوابمان ئێنەوە و پێمان ئەوترێ کە کەیدا ئەمەزرین و ئێمە داوای یەکەم داواکاریمان ئەوەیە کە بە زووترین کاتدا بمەزرین. لە هەرێمی کوردستان 728 پزیشکی دانەمەزراوی ساڵانی ڕابردوو هەن کە لەو ڕێژەیە 128یان لە سلێمانی و ئەوانی تریشیان لە پارێزگاکانی دیکەن. هەرچەندە بەپێی یاساکان دەبێت ئەو دەرچوانە ڕاستەخۆ دوای 6 ساڵ خوێندن بۆ ماوەی 2 ساڵ بکرێن بە پزیشکی نیشتەجێی خولاو، بەڵام ماوەی 3 مانگ تێپەڕیوە و ئەم ژمارەیە لە هیچ نەخۆشخانەیەک نەخراونەتە سەرکار. پزیشکانی دانەمەزراو کە کۆلێژی پزیشکی گشتیمان تەواو کردووە تا ساڵانی ڕابردوو تاعیناتمان هەبوو، بەڵام لەم ساڵەوە هەستەکەین کێشەی تێکەوتووە بە چەند وعدێک کە پێیان وتوین تاعینەبین، بەڵام تا ئێستا هیچ جوابێکی کۆتاییمان لێ نەگێڕاوەتەوە کە ئایا تاعینەبین یاخودنا. بۆیە بڕیارماندا ئەم هەڵوێستە جێبەجێ بکەین تاوەکە و کاتەی شەڵاگەین بە ئەنجامێک. 6 ساڵی توپمان خوێندووە، ئەو 12 ساڵی خوێندنیشمانێت تقریبی 18 ساڵە کەرێکی خوێندنین و لە مانگی حوتشەوە تەواومان کردووە، مانگی 2 تا ئێستا هیچ ئاسوویەک نییە بۆ دامەزراندنمان. چەند ساڵە ینی لە دوای چەند مانگێک لە تەواوکردن یەکسەر دامەزراون، بەڵام ئەم ساڵ هەر بەڕاستی هەر دەسیدەسیمان پێکرێ. ئەم ینی ئەوە نییە قەرارێکی کۆتاییمان پێ بڵێن ناڵێن داتامەزرین ناڵێن داتا نامەزرێنین، بۆیە ئیتر ئێمە وەکو مافی خۆمان داوای دامەزراندن نەکەین. ساڵە وڵا تاوەکو ئێستاکە ینی قەرارێکی ئەوە نییە بڵێ قەرارێکی نووسراوە هەیەکەوە هەر قسە بە بەڵێ ئەڵێ یەکەمتان نەبێت ئامەزرێن و نازانم ئەم جۆرە قسانە، بەڵام تا ئێستا بەڕاستی هیچ ئاسوویەک یار نییە. ساڵە دوای ساڵ ڕێژەی دەرچوانی زانکۆ و پەیمانگەکان ڕویان لە هەڵکشانە و زانکۆ حکمی و ناحکمیەکانیش بە لێشا و دەرچوو دەخەنە بازاڕەوە و حکومەتیش هیچ پلانێکی نییە بۆ چارەسەرکردنی ئەم گرفتە و نیگەرانی دەرچوان تا دێت بەهۆیەوە زیاتر دەبێت. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.